ئەمە دیمەنی دوای سەیران و بەسەربردنی کاتێکی خۆشە لەلایەن گەشتیارانەوە لە ناوچەی گەشتیاری شەمێران. ئێستا سەیرانگاکە بەهۆی کەمتەرخەمی بەشێک لە سەیرانکەران بۆتە زبڵخانەیەکی گەورە و سروشتی ناوچەکە شێوێنراوە. یەکێک لە دانیشتوانی گوندەکانی سنووری ناوچی شەمێران دەڵێ تەنیا ڕۆژانی دووشەممان ئۆتۆمبیلی پاکەرەوە سەردانی سنوورەکە دەکات و بەهۆی زۆری پاشماوەکانیش ناتوانێت سەرجەمیان بگوازێتەوە. والله جانك ماني حاجه ماني حيوان لما برمده تيسر زبلك احد 20 متر الموضوع 20 متر اما دوشموين بي دوشموين نوي دابا نوي لا نابا لا انا حمي لا جاتك لا نادر اما حمي انبر تمام شما حمي زبله حمي زباله حمي خما يعني خما كوي كينو شارواني كاك هفته دوشمانيت دوشمانيت بتواتي كوينا كاتو والله بريسار كانوا روغنو تواتي ناي تا دوشمه كده ناكرته فريان ناكري عليه زباله كي زور هي گەشتیارێکی عەرەبیش دەڵێ ئێمە پاشماوەکانمان دەهێنینە نزیک حاوەکان بەڵام بەهۆی دووری ناوچەکە و کەمی ئیمکانیەتی کۆمپانیاکە ناتوانن هەموو پاشماوەکە بگوازنەوە و بۆ هۆیەوە ژینگەی ناوچەکە شێوێنراوە. اكو بلديه ليش؟ لان هسه السياح جاب العلاقه لماها منا دەبێت لێرە شارەوانیەک هەبێت چونکە ئێستا گەشتی ئەرەکان پاشماوەکانیان کۆ کردوتەوە هێناویانسە ئێرە ئێمە لێتە فڕی دەدەین و بەجێ ناهێڵین هێناومانە بۆ ئەم حاویە بەڵام ئەمە پڕ بووە کوا شارەوانی بێت بیبات ئێستا نە ئێمەونە گەشتیارەکان پاشماوە فڕێ نادەین هەمووی کۆ دەکەنەوە من ئێستا هەفتەیەکە لێرم هەموو کەسێک کۆی دەکاتەوە و کەس فڕی نادات بەڵام دەیهێنن بۆ ئێرە و ئەم حاویە پڕ بووە چی لێ بکەیت؟ بەهۆی هاوسنووری ناوچی شەمێران لەگەڵ دەریاچی دەربەندیخان بەشێکی زۆری ئەو پاشماوانە دەکەونە ناو ڕووبار و دەریاچەکە و هێندەی تر سروشتی جوان و دڕفێنی دەڤەرەکە دەشێوێنێت. گەشتیارێکیش لە هەولێرەوە بۆ بەسەربردنی کاتێکی خۆش هاتوۆتە ناوچەی شەمێران و بەم شێوەیەش باسی پیسبوونی ژینگەکە دەکات بەهۆی کەمتەرخەمی گەشتیارانەوە. تاکید ئەمڕۆ هاتم یعنی شوێنەکان هەمووی یعنی پیس بوو یعنی هەمووی بەدبە و بە عەلاقە و بە خواردن و بە پاشماوە بوو بەڵام ئەگەر هەمومان هەرسین بەو ئەرکە جوانە کۆیکەینەوە یعنی ژینگەیەکی جوان پارێزراوکەین هەمومانان بە جوانی پارێز یعنی گەشتیارەکە بە خۆشی ئەەکەین ئەم شوێنێکی خۆشتر یعنی جێبەجێەکەین خۆشی ئەبینین لەم شوێنە جوانە لەم سروشتە جوانە بەڵام ئەوەی دەبینی یعنی داوا لە هەموو هاوڵاتیەکەم ئینشاءڵڵا خوای گەورەی یارمەتیمان بدات وەکو پێویست هەرسین بەم ئەرکە پیرۆزە و بۆ جوانی وڵاتەکەمان و شارەکەمان ئینشاءڵڵا. ساڵانە ژمارەیەکی زۆر لە گەشتیارانی ناوخۆ و ناوەڕاست و خواروی عێراق سەردانی ناوچەی گەشتیاری شەمێران دەکەن بەڵام لەگەڵ بەرزبوونەوەی پلەکانی گەرما سەردانی گەشتیاران بۆ ناوچەکە کەم دەبێتەوە لە پاشان ڕێکخراوەکان و چالاکوانی بواری ژینگە هەڵدەستن بە پاکردنەوەی ناوچەکە و گەڕانەوەی جوانی بۆ ناوچە دڵنشینەکە. وشان محەممەد هەناڵی ئاسمانی پەیام ناوچەی شەمێرە